ئەولیاکیش ئەولیای خودی تعالی دەبێژێ ئەچوو مەکعبێ مەکا مکەڕەم دۆرا کەعبە موعەزەمەمە مدی جارێکی خۆرتەک دەستێ خۆ ئابێت یە کراسێ کەعبێ ئەی ڕەب ئەی موعینێ دروستە ئەی ئەوەی گو ئینساناش گونە هەردوو دکێ ئەی ڕەبێ من حەمد و سەناشتەرە ئەب ئەولیا دەبێت چ قەز دنەڕم چ قەز دنەڕم گو ئەف گەنجێ هانێ وێ عیبادەتێ وێ دوا هانێ دکێ دەبێژێ ئەی ئەوەی گۆ دروستە ئەی موعینێ دروستە ئەی ڕەبێ من ئینسانێ گۆ دروست بێت ویش گونەها دوور بکێ ئەولیا دەبێت چوومە بالێ مگۆ چقە ئەدێنا خۆت دمە تەش غەینی وێ دوعایت ناکرد ئەی یاردمجێ دروستە ئەی ئێگۆ ئەی ڕەبێ گۆ خەڵکەی گونەها دوور بکێ تژغەینی دێ پێ بنزانێ گۆ بەلێ زانم ئێگۆ چما تسبێ دەبێت بێژێ گەنج ئەو خۆرتێ هانێ گۆتەوی ئەولیایە هانێ گۆ بەری نەها بحەش ساڵە هاتمە کەعبێ بەری نەها بەحەش ساڵە ئەز هاتمە کەعبێ تەواف دکرد لە دۆرای کەعبێ جارێکی لنگێ ملکی سکی کەت مجارکی نەڕێ گۆ واکی سکەک حەزار زێر تێدەیە نەفسا مژمرە گۆت بخوار ببە مالێ عەقلێ مژمرە گۆتنا گۆتە هاتیە کەعبێ تمێبانێ خودی تعالایە خێر دە حەرام دەتونە دەبێت مێجا سبێهێ مکرد ڕۆژێ ئابێت مجارێکی دیت گۆوا یەک چلو لویالی ویالی دگەڕێ خوێدان پێکەتیە ئەچوون بالێ مگۆ خێرە گۆ وەڵا شەبێ دڵمێژە عەشا مکرد و کیسکێ منی زێرە حەزار زێر تێدەبوو و زێرێ مکەتن و شەبێ دەزدوان دگەرم ئەز نابینی خۆت جێرە گۆت گۆ ماوەسێ کیسکێتە چەواب و کیسکێ خۆ جێرە گۆت چقە زێر تێدەبوو گۆ حەزار ڕابوو خۆرد وەڵا با زێرێتە مدیتیە حەزار زێرەی وی دایک خۆ دێ زێراجی کیسکێ خۆ بەکرد سیح زێر دەرخست دەرئانی داوی خۆرتێ هانێ سیح زێر پشتی گۆ حەجا خۆ کرد ji کەعبێ دەرکەت چوو سووقا بازارا گۆ کۆلانێ دفرۆشن خۆر گۆ چووم جارکێ منەڕێ گۆوای کۆلاکی سپەهی پاقش وی دفرۆشن چقە من دێنا خۆدایێ ئەس دێنا خۆ دمێ گۆ ئەف خۆرتێ هانەوەکە شکلێ کۆلای ئەمە کۆلەتی دفرۆشن ئەچووم بە ئێ بایع مگو ئەف کۆلێ هانێ چ قاسیە گۆ بسیح زێڕی ڕابوو مسیح زێرێ خۆدا بووی کۆلێ هانێ وەز هاتمە بەگەریام وەلاتێ خوا دو ساڵێ مقەدیان و کۆلەژی با من بتەربیەیە بتعلیمە چاڵشقانە کێفام زەح جێرەتێ ئەز و کۆلێ خۆ لە چارشیە دمەشیان دی کۆلێم گازی مکرد گۆ مەولایێ من واسێ حەبژوور دەتێن هەرسیجی یەک وەزیرێ بابێ منە لەوڕە ئەز کوڕێ سوڵتانێ فاسێ بوو ئەز گرتم ئێسیر کرم وانیمە مەکا مکەڕەم بکۆلەتی فرۆتم نەیارێ بابێ من ئیجا وای بابێ من تەحقیقات کریە وای بابێ من وەزیرێ خۆ و هەردە پەیایە خۆ شاندنە وێ مشتە بکڕن ئەمە وەختێ گۆ هات بێ 30,000 زێر بدنامە خۆرد گۆ متەفسیهی کردی و گۆ ئەش تەر دەبێژم ڕابوو هاتم با
مولاي كرك سلام عليكم عليكم السلام وماتنا بي كوليتا بكر أمي الشيس زيري بدناتا تفسيهي كريم ومي شيسي بدناتا والله قلنا سي حزار بي أزنادم والحاصل بازار برهدو دان سي حزار زيري ويداني كورك جوليارد بيجي خدي طالع سي زيري بسي حزار زيري محلال ورابو كورك شو مالي سي حزار زيري متشيبو متجارت كده زنجين بو أما هي أنا زوجي ما دوستي ومحبي وأهلي من دعوة زواجي المكرن رابو كي قولا كتشا فلان كس بابي رحمت كريا زلامك زنجين بو باقج بو تميز بو عصيب بو شونا كتشا وجمرا خوستن آني چه يزي ويجي آني ما چه جهزي ويداني مجار كينا ريقو أو كيسكي زي ريقو مديتبو ندورا كعبي بشتي 8 سالا قواي بيرا كام قرآنية دنابات شيزي ويدايا مجي سوال كرم قوافشيا قولا بابي متشوبو حجي وندا كربو حزار زيد كيسك دايا سيهدا يكي فقيري قودي تبو وناسد وحفتي زير جي دايا او جي جمرا كرا هدية بريا وفاة آخر قويا أولياء خدي تعالى درستي وقتين مرود درست بي بخدي تعالى خدي تعالى الزنجين كرم أو حزار زير جيز أزل دا رزقي مبو هندك ما بقوز بحرام بخون أما من صبر كر مبيا عقلي مبيا خدي تعالى وعقلي خكر خدي تعالى عز وجل أو حزار زير هاج مرشان بحلالي إجا خدي دو قرآن دي بيجي الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا من مرين وحياة خلقان داكيج وقنجي عملي قنج بكي عملي قنج درستي إيمان حياة شرف ناموس تقوى عبادات